رادیۆی زاری کرمانزی گێنەری هەواڵ و زانیاریان. دوو گوڵی باخی دڵم بوون، بێوەفا بوون. بەناوی خوا سڵاوتان لێبێت ئەو کاتە و گشت کاتێکتان خۆش و بەختەوەر بیسەرانی بەڕێزی رادیۆی زاری کرمانزی گوێگران هەروەها بینەرانی خۆشەویست هیوادارین لە هەر شوێنێک گوێبیستی بەرنامەکەمانن ئینشاءالله لە تەندروستێکی باش بن و تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن. ئازیزان و خۆشەویستان وەکو ڕێڕەوی بەرنامەکانی پێشووتریشمان ئەمڕۆ کەش لە خزمەت پزیشکێکی بەڕێزی دەڤەری سۆرانین کە بەڕاستی با بڵێن وێنەی ئەم بەڕێزە ئەم پزیشکە هەروەها کارەکانی بەڕاستی ڕەنگە کەمتەر کەس لە سۆران بەڕاستی بەڕێزیان لەگەڵ بەڕێزیان ئاشنا نەبێت. بەنامەی ئەمڕۆمان ئێمە لە خزمەت زۆر بەڕێز دکتۆر فازل یابا محەممەد پسپۆری نەشتەرگەری کە ئەمڕۆکە لەگەڵمان بەردەوامە بێت لەو بەرنمەیە. دکتۆر بەخێربەی ئینشاءالله کە بتوانین سوود و باڵێن زانیاری لە قسەکانی بەڕێزت وەربگرین و ئەگەر سڵاوێک لە بیسەران هەیە. خۆشبی زۆر سوپاس، ڕێزم لە بۆ بیسەران، ڕێزم لە بۆ تۆش لە بۆ ئەو پێشەکیان. زۆر سپاس دەکەم مەمنون. نەخۆشیێکی مەترسیدار با بڵێن حالەتێکی مەترسیدار هەیە کە بە پێویستمان زانی وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران و هەروەها وەکو دەستگای زاری کرمانزیش لێ کۆڵینەوەیەکی زیاتری لەو بکەین، وشیارێکی زیاتر بڵاو بکەینەوە لەو بارەیەوە بە تایبەتی با بڵێن بابەتی شێرپەنجە کە بەڕاستی گرفتێکی زۆر گەورەی دروست کردووە بە تایبەتی بۆ تەندروستی بەشێک لە هاوڵاتیان. ئێمە دەمانەوێت لە سەرەتای بەرنامە و پرسیارە ڕستی بەڕێزت بکەین کە با بڵێن شێرپەنجە چیە یان خۆت پێناسەی گرێی شێرپەنجە بۆ ئاشنابوونی هاوڵاتیان. بەڵێ، شێرپەنجە برێتر لە دابەشبوونێکی نەئاسایی خانەکان کاتێک کە دەردەکەوێت کۆنتڕۆڵکردنی هەندێک جار زەحمەت دەبێت و یەکیشە لەو نەخۆشیانەی کە ئێستا لەبەر پێشکەوتنی زانست یەکێکە لەو نەخۆشیانەی کە ئێستا دەستنیشانکردنی تا ڕادەیەک باشە کە دەستنیشانیش بکرێتن ئەوەختە چارەسەرکردنیشی باشتر دەبێتن بە پێی ڕێگاکانی. بەڵێ دکتۆر دەمانێت جۆرەکانی بزانین، جۆرەکانی شێرپەنجە بەگشتی. شێرپەنجە دوو جۆری هەیە، جۆرێکیان وەکو ئەوەی بیناین کە پێی دڵین خاوێنە، هەنی مەبەستمان ئەوەیە کە زۆر مەترسی نییە. زۆرێکی کەشانەیە کە پێی درێن مەلیگناند، ئەو جۆرەیان تۆزێک مەترسیدار و پیسە لەبەر ئەوەی کاتێک کە دەردەکەوێت احتیمالی هەیە بۆ زۆر شوێنی تر گوازرابێتەوە. بەڵێ بگوازرێتەوە لە حالەتی دروستبوونی. دکتۆر هۆکارەکانی شێرپەنجە چینە؟ هۆکارەکانی شێرپەنجە زۆرن، ئەوە دەبی لەوەیدا کورت بکرێتەوە. هەر زۆرێکی شێرپەنجە هۆکارێکی تایبەتی هەیە. مەثەلەن بۆ نمونە شێرپەنجەی مەمەک، مەثەن شێرپەنجەی مەمەک کە یەکێکە لە هەرە باوەکان ئێستا لە لای ئێمە، یەکێک لەوانە تەمەن، ئەوانەی کە بە تەمەندا چوونە لە پاش عمری 45-50 ساڵی ئەوەی یەکێک لە هۆکارەکان ئەوانەی کە لە بنەماڵەکەیان یەکێک شێرپەنجەی هەبێتن بەڵێ لە 5 لە بۆ 10 لە سەدا لەوانەیە بۆ ماوەی بێ، یاخود ئەو کچانێک کە زوو بێنوێژی دەبینن و یاخود ئەوانەیە کە درەنگ بێنوێژی ڕادەوەستی، یان ئەوانەیە کە مێردی دەکەن و منداڵیان نابی، یان ئەوانەی کە درەنگ منداڵیان دەبی، یان ئەوانەی کە قەڵەون، یان ئەوانەی مەثەلەن کە لە بەهەر هۆیەک بێ کە تیشک و شتیان وەرگرتووە مەثەلەن و چەندە هۆکاری، یان هۆکارەکان زۆرن. مەثەن ئێستا لە هەندێک دراسات کراوە دیتراوە ئەو گۆشتەی مەثەن گۆشتی مریشک و ئەوانە لەبەر ئەوەی لە داوازینەکاندا زۆرە لە پڕۆتین و هۆرمۆنات و شت بەکاردێنن دەرکەوتووە یەکێکە لەو هۆکارانەی کە لەوانەیە شێرپەنجەی مەمک دروست بکەن. ئەوە دوو لایەنێکی تر ئەوانەیە کە شیر نادن بە منداڵەکانیان، یان ئەوانەی کە حەبی هۆرمۆنات و مەنع و ئەوانە دەخۆن. ئیتر هۆکارەکان زۆرە، مەثەن بە نسبەتی مەمەک، مەثەن ئەگەر هی ڕیخۆڵە بگریت، هی ڕیخۆڵە مەثەن ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە، ئەوانەی قەڵەوێن، ئەوانەی مەشروبی دەخۆنەوە، ئەوانەی جغارەی دەکێشێن، ئەوانە بەعام دەورێکی زۆریان هەیە. یاخود دەبینی ئەو خواردنانەی کە لە قوتوبەند کراون، ئەوانە مادەیەکیان تێدایە بۆ ئەوەی ئەو خواردنانە تێک نەسن، هەندێک زیاد لە پێویست لەو مادانیان تێداکرا، یاخود هەڵگرتنیان تەواو نییە. ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کەوا دەکاتن ئەو نەخۆشیانە دروست بوون، یاخود مەثەلەن بەکارهاتنی چەکی تیشکدار وەکو ئەوەی ئێستا تێبینی کراوە لە هەموو عێراق و تەنانەت لە کوردستانیش لە پاش جەنگی کەنداوی
یەکەم و دووەم ڕێژەیەکی زۆر لە شێرپەنجە هەیە ئەوان هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ ئەو تیشکانەی کە لەو چەکانەوە دەرچووە. ئیتر هەر نەخۆشی گوزاری واشێ ڤایرۆس دەوەردەبینێت. مەسەڵەن هەندێک نەخۆشی جگەر ئەوانەی کە شێرپەنجەی جگەر دەگرن ئەوانەی کە هەوکردنی ڤایرۆسی جگەریان هەیە تووشی شێرپەنجەی جگەر دەبن یاخود لە ئافرەتاندا جۆرێک لە ڤایرۆسەیە کە لە دامەنیان دروست دەبێت ئەوە جۆرێک لە شێرپەنجانەی کە شێرپەنجەی ملی منداڵدان دروست دەکات یاخود هەندێک ڤایرۆسەیە وا دەکات کە لیمفەگرەکان شێرپەنجەی لیمفەگرەکان لە جۆرێک لە ڤایرۆسەوە دەردەچیتن ئیتر هۆکار زۆرە دەبێ هەرێکە لەوانە بەیان بەتەنیا وەریگری و باسی هۆکارەکانیان بکەیت بەڵام وەکو لای ئێمە ئێستا زۆرترین ڕێژەی کە لە سۆران ئێمە تێبینیمان کردووە شێرپەنجەی مەمک یەک لە ئەوەکانە زۆرەکانە دوای ئەوە شێرپەنجەکانی ڕێخۆڵە و شێرپەنجەکانی گورچیلە و لیمفەگرەکان و ئەوانە دێن. بەڵێ دەستخۆش دکتۆر کەواتە ئێمە پۆلینی ئەگەر پۆلینی بابەتەکەی هۆکارەکەی باڵێن شێرپەنجە بکەین ئەتوانین بابەتی خواردن بە هۆکاری سەرەکی دابنین کە خواردنی ناتەندروست بەگشتی بەڵێ خواردنی ناتەندروست بە تایبەتی ئەو خواردنانەی کە فاستفود و ئەو شتانە بەڵام لە هەمووی گرنگ وەکو گوتم ینی هەڵگرتنی خواردن و بە تایبەتیش ئێستا یعنی یەک لەو هۆکارانەی وا تەسەور دەکرێت کە مادەی لێ ناگەڕێ خواردنەکان تێک بچن چکە ئەو خواردنانەیە چ لە وڵاتەکانی دۆراپچ لە دەرێوە دێن لەوانەیە چەندان ڕۆژ لەو سنووروشتانە دەمینێنەوە ئەو سەلاجانە لەوانە ئیش نەکە زۆر جاریوە هەیە دەیبەستی و خاوە بێتەوە ئەوە یەککە لەو هۆکارانەی کە شێرپەنجە دروست دەکات هەرچەندە کوالیتی کۆنتترۆل و ئەوانە هەیەانی کۆنتترۆلکردنی جۆری بەڵام لەگەر ئەوەشدا ئەوەیەشێک بە هۆکارەکان دانەدرێت ئێستا لە نەک لە ئێمە لە زۆربەی هەرە شوێنەکان. بەڵێ کەواتە خواردنی لە قوتوندرا و ئەوانە مەترسیان هەیە بۆەوەی کە توش ببی لەبەر ئەوەی مەترسیان چکە مادەکەیان تێ هۆکاری ژینگەی ئایا دەوەبینی هۆکاری ژینگەی یەک لە هۆکارەکانە بە تایبەتی هۆکاری ژینگەی لە شێرپەنجەی سیەکان دەوەردەبینێت پیسبوونی ژینگە یەکێک لە هۆکارانە یاخود ئەو کەسانەی ئەو کرێکارانەی کە لە کارگەکانی دروستکردنی بۆری ئەسپەست ئەو بۆرانەی کە دادەندرێت لەناو ماڵان و شتانە ئەو کرێکارانە کە لەوێ ئیش دەکەن لەبەر ئەوەی لەبەر ژینگەکەیان پیسە ناتەندروستە یەکێکە لە هۆکارانە هەرچەندە چەندان جار ئێمە گوێمان لێ بووە لە ڕاگەیاندەکانی خۆمان لەبەر دروستبوونی ئەو هەموو کارگە و ئەو هەموو مەسفا و شتانە یەکێک هەندێک جار هۆکارەکەی دەبنەوە سەراوانە پیسبوونی ژینگە بڵێ ئاویش دەورەبینیت خواردنەوەی خواردنەوەی ئاو نەخێ دەورێکی وا کاریگەرینە لەسەر نەخۆش شێرپەنجە کەواتە خواردن و خواردنەوە بەگشتی خواردنەوە ژینگە پیسبوونی ژینگەش بڵێ حالەتی بۆ ماوەی بڵێ دەربارەی لۆ نمونە دەربارەی ئەو بابەتە چەند دەورەبینی بۆەوەی کە با بڵێن لۆ نمونە لە داکان و باوکان بگوازرێتەوە بۆ مناڵەکان ئەو حالەتانیان هەیە بەڵام ئەو بەو نسبینێ وەکو پێم وتی لە 5 دەبۆ 10% مەثەلەن لەوانەیە کە شێرپەنجەی مەمجانەیە دوو نەوعیانێکیان پێدەن برکاون برکاتوو ئەوە دەوری هەیە یاخود ئەوانەیە کە شێرپەنجەی قۆڵۆنیان هەیە ئەگەر هاتوو لە خانەوادەیەک یەکێک بێت وەکو لە ڕووی زانستیەوە دەبی ئەوانی تر کچ و کوڕەکان هەمیان ئەزمایشیان بۆ بکرێتن نازوری قۆڵۆنیان لە بۆ بکرێتن تشکینیان لە بۆ بکرێت چکە ئەویش بە نسبەیەک 5 دەبۆ 10 زۆرە هەتا بزانرێ ئەوانە هەیتیانە مەسە ئێستا خانەوادەی وا هەیە لە سۆران دەیان ناسم ئەم 3 کەسم لایەن نەشتەرگەریم بۆ کردن و کە شێرپەنجەی قۆڵۆنیان هەبووە هەرچەندە ئەوانی تر زەحمەتێکە لەوەیە ناسنە ژێر ئەو بارەی بچن خۆیان فەحەز بکەن دەڵێن ئێمە هیچ عیبێکمان نیە ڕاستە هیچ عیبێکیان نیە بەڵام لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەو گرفتیان بۆ دروست ببێ بڵێ بەڵێ دکتۆر لە کاتی دروستبوونی گرەی شێرپەنجە تا ئەو کاتێک کە لۆ نمونە با بڵێن تووشی حالەتی مەترسیدارە بێت تووشی تاویان با بڵێن نیشانەکان بەدەرەکەون تا ئەو ڕادەیە چەند کاتی پێویستە بۆەوەی کە نەخۆش مەزال وەربگری و زووتر سەردانی پزیشک بکات بۆەوەی کە زووتر چارەسەر نەخۆشیەکە وەربگری ئەوە دەوەسێتە سەر کاتەکە و دەوەسێتە سەر زانیاری نەخۆشەکە زۆر جار نەخۆش کە دەبینی مەثەن ئەگەر بە نمونە وەریگرین لەوانەیە لە کاتی خۆشتن کە هەست بە هەر گرەیەکی هەر شتێک بکە لە سنجی لە مەمچی هیوا هەیە یەکسەر شتەکە بە جدی وەردەگرێت زوو خۆی دەگەێنێتە لای دکتۆر ئەو وەختە بە پێی پێویست ئەزمایش و شتیرۆ دەکرێتن چیبی پێویستەوەی دەکرێت ئەو وەختە ئەگەر نەخۆشەکەی دەستنیشان کرا چارەسەرکردنەکەی ئاسانە و مەترسی ناکەوێتەوە سەرجانێ بەڵام بە پێچەوانەکەی خەڵکانی چوا هەیە ئەو جەچ لە ڕووی کۆمەڵایەتی بێ شەرمکردن بێ یاخود ینی خۆ لە جێریدان بێ نەوێوانە شتەکە لابات ئەوانە کاتێک کە درەنگ دێن لەوانەیە دەرەجەکانیان بکاتە 3 و 4 ئەو وەختە هەرچەندی لە بۆیان بکەی لەوانەیە ئەوە مەترسی لەسەر گیانیان دروست دەکات و ئەنجامەکەیان وەکو ئەو کەسە نایە کە زووتر هاتووە
یاخود مثلا ئەوانەی کە دێنێ شێرپەنجەی قۆڵۆنیان هەیە کە نەخۆشەکە هەر کاتێک زیجی بێشی برشێتەوە خوێن لەگەر پیسایی هەبی هیوا هەیە زۆر بە خێرایی دی خۆی دەگەێنێتە دکتۆر و بەگوێی ڕێنمایەکانی دکتۆر ئەزمایش و شتی لە بۆ دەکرێتن ئەو وەختە ئەگەر دەستنیشان کرا شتێکی هەیە زوو چارەسەر دەکرێت بەڵام هەشیانە مەثەلەن زۆر بەلایە و شەرماکە بێتە لای دکتۆر مەثەن برێ من درێ خوێن دەبینم یاخود پێویست بکە مەثەن لە دواوە کە لە کۆمەوە تەماشا بکرێت ئەوانە یەکێکن لەوانەیە کە زۆر بە تاخیری دەگەن لای ئێمە درەنگ دەگەن لای ئێمە کە درەنگ دەگەن ئەو وەختە نەخۆشیەکە زۆر جاران کاری خۆی دەکاتن لانی لە قۆناغەکانی کۆتاییدا نەخۆشیەکە بەخۆ هاتوتەوە کاتێکە زۆر ناچار بووە یاخود تووشی حالەتێک یاخود گرفتێکی لە ناکاو بوو مەثەن لەوانەیە خوێنێکی زۆری لە بەڕۆی یا خوێنێکی زۆر ڕەشاوەتەوە یاخود ڕێخەڵۆشی گیراوە یاخود خواردنی پێ ناخورێ یاخود زۆر لاواز بووە ئەو وەختە خەم لە خۆ دەخوات ئەو وەختەش کار لە کار ترازاوە بەڵێ بۆ بەرچاوڕۆنی هاوڵاتیان و ئەو بیسەر خۆشەویستانە کە ئێستا گوێبیستی ئێمەن و بینەری ئێمەن دەمەوێت نیشانەکانی پۆلین بکرێتن نیشانەکانی ئەو حالەتە چین بەگشتی ئەو کەسانێکە تووشی نەخۆشی شێرپەنجە ئەویان دەوەستێتە سەر زۆری شێرپەنجەکان ئەگەر وەری بگرێت مەثەوانە کە شێرپەنجەی سیەکانیان هەیە بە تێواتی ئەوانە کە زۆر زغارەدەی شەشم یاخود بەرە پیس بنوژین ئەوانە کە دێن زۆربیان دەبینیان کۆکەیان هەیە وەختە خوێن هەیە لە گەڵغەمیان بەڵغەمیان هەیە سینجان دێشی یان ئاو لە سینجان خڕ دەبێتەوە دەبینی زۆر جار کە دەستن لای پزیشک بە پێی ئەو دەرمانانەی کە وەری دەگرن بە پێی چاک نابن کاتێک کە دێن مەثەلەن کە تیشی ئەکسیان لە بۆ دەگیرێ یاخود مەثەن سیتسکانیان لە بۆ دەگیرێت کە دەبینی ئەوانە مەثەلەن دووساری شێرپەنجەی سیەکان بوونە ئەو وەختە ئێمە پێیان دەڵێن دەیان نێرین لە بۆ ئەوەی نازووری بۆڕێکانی هەوایان لە بۆ بکەن ئەو وەختە نەخۆشیەکانیان دەشان دەکرێتن یاخود ئەوانەی مەثەلەن مشکلی قۆڵۆنیان هەبی زگیان دێشی مەثەلەن کێشیان کەم دەکە خواردنیان کەم دەبێت خوێن لەگەر پیسایان دەبێت یاخود ئەگەر کە کاتێک کە پزیشک دەوێ فەحسیان کە هەست بەگرێ دەکرێت یان ئەوانەی مەمک ئەوانەی مەمک دێ مەثەلەن نەخۆشەکە بەخۆی زیاتر هەست پێ دەکات دەبینی مەثەلەن درێ هەست دەکەم گرەیەکێ لە سنگم یاخود لە بن باڵم یاخود دێتن درێ خوێنیان ئەویان جرەحەتێک لە گۆی مەمکم دێتە دەرێ یاخود دەرێ هەست دەکەم ڕەنجی پێستەکەی شەکلەکەی گۆڕایە لەو حالەتانە کە دێ ئەوە نیشانەکانێتی هەشە مەثەلەن دێن ئەوانەی هی لیمفەگرێکان هەست دەکەن کە لە ملیان لە بنکەوشیان لە جێیشکیان مەثەلەن لە بنهەنگڵیان گرێ دروست دەبی کاتێک دێن ئەوە نیشانەی ئەوەی مەثەن لەوانەیە التهاب بێ لەوانەش ئەوە شێرپەنجەی لیمفەگرێکان بێ وەکو وتم یعنی هەر زۆرێکی شێرپەنجە نیشانەیەکی تایبەتی خۆی هەیە هەندێک جۆری گرێ لە جەستە ڕوەدات بەڵام هیچ ئازار و نیشانەیەکی نییە ئایا پێویستە سەردانی پزیشک بکرێت لەو کاتەیە بەڵێ لە زانستی ئێمە هەر وەختێک یەکێک دێکە گرەیەک شتێکی کە دەرێ ئازارم هەیە ئەمە زۆر ینی بیر لەوە دەکەین لەوانەیە شتێکی خراپ نەبێ لەوانەیە هەوکردنێکی بەسیط بێ شتێک بێ لە شوێنێکەوە هەوی کرد بێ هاتە دوور بەڵام هەر کەسێک کە دێ دەڵێ گرەیەکم هیچ بە ئازار ناکەم هیچ گرفتێکم لە بۆ دروست ناکە ئەمە ئەوانە بە زیدیتر وەردەگرین چونکە یەک لە سیفاتەکانی گرێ شێرپەنجەکان ئەوەیە ئازاری کەم دروست دەکەن ئللا ئەگەر بچنە شوێنێک یاخود ینی پاڵەپۆستوێک لەسەر دەرەوە پشتەکانی خۆیان دروست بکەن بەڵێ هەتا ئەگەر ئەو گریانی هیچیش نەبێ پێویستە هەموو کەسێک سەردانی پزیشک بکە جا ئەو پزیشکانی کە هەرێکە بە جۆری تایبەتمەندیەکەی خۆی بۆ ئەوی ئەزمایشی بۆ بکرێت و دڵنیا بیتن لەوەی کە گرەیەکەی خاوێنە یان پرسیان ئەمە پێویستە دووبارە و سێبارە بۆ هەموو بیسەرەکە خۆشەویستانە بۆ بگوازرێتەوە بۆ ناو خێزانەکان کە پێویستە بلۆ هەر حالەتێکی با بڵێن نە ئاسایی لە جەستەی مرۆڤ سەردانی پزیشک بکرێت بۆ ئەوەی کە چاودێری بکرێتن تووشی حالەتەکانی مەترسیدار نەبێت دکتۆر لە سەرەتای باسەکانت بابەتێکی بۆ ماوەی باس کرد کە لۆ نمونە نا گرفت و کێشەکانی ئەوەی کە مرۆڤ ئەگەر بە ساڵات چوو بێتون یاخود با بڵێن تەمەنێکی گوزەران دەبێ ڕەنگە زیاتر تووشی با بڵێن نەخۆشی شێرپەنجە بێت بەڵام ئێمە بەداخەوە ئێستا مناڵەکانیشمان تووشی ئەو حالەتە بووینە تووشی ئەو نەخۆشیە مەترسیدارە بووینە ئایا ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ماوەی یاخود با بڵێن هۆکاری دیکە هۆکارەکەی وەکوتم نسبەی بۆ ماوەی لە 5 دەبوو دەیە بەڵام هەندێک هۆکاری تر هەیە یەک لەوانە قەڵەوی دروستبوونی نەخۆشیەکان بە تایبەتی شەکرە ئەوشتانە یاخود دروستبوونی هەوکردنی قۆڵۆن ینی برینداربوونی قۆڵۆن یاخود زۆر وەرزش نەکردن یاخود ئیلتیزام نەکردن بە خواردن ئەوانەش ئێستا وەک هۆکار دادەنرێن لە بۆ هەندێک لە زۆرەکانی شێرپەنجە بۆ منداڵان و بۆ گەنجان بەڵێ بۆ منداڵان نەخێر بۆ منداڵە زیاتر ئەو شێرپەنجەشتانە زۆرن ئەو گرێوشتانە تا ڕادەیە کەمن ئەین لەو تەمەنەدا کەمن بەڵام زیاتر هەندێک شێرپەنجە هەیە وەکو شێرپەنجە لیمفەگرێکان شێرپەنجەی خوێن یاخود ئەوانە بە زۆری لە منداڵاندا هەیە یاخود دەبینی هەندێک گرێ هەیە کە لە ڕێخۆڵە و لە کۆم و ئەوانەیان دروست دەبی هەرچەندە مەترسیدار نینە بەڵام ئەگەر بە دوچنیان لە بۆ نەکرێتن لەوانەیە لە تەمەنێکی گەورەتر بگۆڕن هەندێک لەوانە هەندێک لەو گرەیانە لەوانەیە بە ڕێژەیەک بگۆڕێن بۆ نەخۆشیی پیس و مەترسیدار بەڵێ چۆن دروستەوی شێرپەنجەی خوێن
شێرپەنجەی خوێنەوە عیلاقی با خۆیە کە نەخۆشیەکە لە خوڕکە سوورەکان و خوڕکە سپیەکان لەو شتانەوە دروست دەبێت و یاخود دەبینی مەسەلەن لە مۆخەکانی ئێسک دروست دەبێت هەرچەندە ئەوە زیاتر تایبەتمەندی ئەوە تایبەتمەندی زیاتر نەشتەرگەری نییە ئەوە زیاتر دەتوانن لە پزیشکێکی منداڵان یاخۆ لەوانەیە کە پزیشکی خوێن لەیان پرسن ئەوان زیاتر شارەزان لەو بوارە ئێمە زۆر شارەزانی دکتۆر بۆ پێی بەڕێزت ساڵانێکە لە سۆران بەڕاستی خزمەتەکەی با بڵێن پزیشکێکی زۆر با بڵێن دڵسۆز بووی بۆ کارەکەی خۆت و نەشتەرگەری زۆر ئەنجامدایە من دەمەوێت بزانم ئاستی با بڵێن شێرپەنجە لە سۆران چیە و زیاترین ئەو شێرپەنجانە چنەکە هاوڵاتیانی سۆران تووشێ بن بەڵێ زۆرترین ئەو شێرپەنجانەی کە ئێمە تێبینیمان کردو بە دەرەجەی یەکەمیان شێرپەنجەی مەمک بە دەرەجەی دووەم شێرپەنجەی قۆڵۆن و دوایەوە شێرپەنجەی سیەکان و هی لیمفەگرێکان و هەندێک جارە شێرپەنجەی هێلکەدان شێرپەنجەی هێلکەدان لە ئافرەتان و ئەو زۆرانە زۆرترین باوەکانیانن لەو ساڵانەی دوایش هەستمان کردووە شێرپەنجەی گورچیلەش ڕوو لە زیاد بوونە دکتۆر باسی هەنگاوەکانی دوای شێرپەنجە بکەین چۆن بتوانین لە قۆناغی دواتری ئەوەی کە تووشی شێرپەنجە بووین چۆن بتوانین بابەتی با بڵێن خۆپاراستن بکەین ئەوە نەمایەکانی بەڕێزت دەربارەی ڕێنمایەکان پێش هەموو شتێک یەکەم شت هەوڵ بدەین وەرزش بکەین زۆر قەڵەو نەبین خۆ لە نەخۆشی پارێزین خۆ لەو خواردنانەی فاسفود و خواردنەکانی لە قوتوندرا و ئەوانە دوورکەوینەوە و هەندێک جاریش بە پێی پێویست مەسە ئەگەر هەستمان کرد هەر گرفتێکمان هەر شتێکمان هەیە با ترس لە دڵی خۆمان نەڕوێنین هەوڵ بدەین زوو بگەنێ لای پزیشک بۆی ئەزمایشمان بۆ بکرێت و بگەینە ئەنجامێک و لە بۆ بەنسبەت ئافرەتان هەوڵ بدەن هەفتانە بەلای کەمی ئەگەنا مانگانە جارێ لەو کاتی خۆشویستیوە فێر بکرێن کە چۆن دەتوانن خۆیان فەحس بکەن و بزانن لە سینجیان هیچ گرەیەک هیچ ناڕێکیەک هیچ زۆر شتێک دروست بۆیانە ئەوانە هەموو دەوریان هەیە یاخود مەتەلەن زۆر شتەیە لە ڕێگای بەرنامەی هوشارکردنەوە ئاگادار بکرێنەوە کە دوورکەونەوە لەمەی خواردنەوەی زۆر لە جگارە کێشان و هەوڵ بدرێ ژینگەیەکی تەندروست هەبێتن لایەنە پەیوەندیدارەکان هەوڵ بدەن و کۆم وڵاتانی دنیا ژینگەیەکی تەندروست دروست بکەن بۆی ئەو شتانە دروست نەبێت بەڵێ دەمەوێت بزانم لە سۆران پشکنینەکانی تاقیگەیی بۆ ئەو نەخۆشیە تا چ ڕادەیەک ئەتوانن با بڵێن دەستنیشانی بابەتەکە بکەن بەڵێ هەر نەخۆشیە کە ئێمە هەر کاتێکە گومانی شێرپەنجەی لێ بکرێ یەکەم جار بێزگە لەوەی لێ دەپرسین و بە خۆمان تەمەشای دەکەین و بەدەست و ئەوانە فاسی دەکەین اینجا دەینێرین بۆ تاقیگاکان لە تاقیگەکان یەکەم جار لە فاسی خوێنەکانەوە دەست پێکەین هەندێک فاسی تایبەتی هەیە دەیەکەین هەندێک ڕێنیشاندەر هەیە پێمان بڵێ بزانن ئەوانە کە شێرپەنجەی هەیە یان نەبۆیان دەنووسین دوای ئەوە دەیانێرین بەوەی بە جۆرەی نەخۆشیەکانیان دەیانێرین مەسەن بۆ تیشی سینە مەسەن ئاشعە دەیانێرین لە بۆ سۆنار و ئەگەر وەختە هەر گرفتێک کە بوو هەستمان بە شتێک کرد ئەوە بە جۆرەی نەخۆشیەکان دەیانێری مەسەن نازوریان پێ دەکەین و هەندێک جاریش لەگەڵ نازورەکە یاخۆ لەگەڵ سیتیسکانەکە ئێمە هەوڵ دەدەین پارچەیەک لەو گۆشتە وەربگرین بینێرین لە بۆ زەرع هەتاوەکو بزانرێ ئەوە هیچ مشکلەیەکی هەیە بەڵێ باسی تێزکەن و هەندێک با بڵێن تیشکی سینگ و نازوڕت کرد ئایا ئەوانە بەگشتی لە سۆرانەکرێت بەڵێ تیشک هەیە سیتیسکان هەیە MRI هەیە نازورەکانی سوورێنچک و گەدە و دوانزەگرێ هەیە نازوری قۆڵۆن هەیە ئەوانە هەمووی هەیە هەندێک جار لەو گۆشتانەش دەتوانرێت وەربگیرێت بەڵام ئێستا شێوازێکی تکە هەیە کە بەبێ ئەوەی عملیات دەکرێت مەثەن بە نمونە لە مەمەک دەتوانرێت پارچەیەک لەو گۆشتەوەرەش بنێدرێت لە بۆ زەرع ئەوە تا ئێستا لای ئێمە نیە ئەمە دەیانێرین بۆ هەولێر بەڵام وا بزانم لە ماوەیەکی نزیکدا وا بڕیارە سنتەرێک بکرێتەوە سنتەرێک کە مەمۆگرافی بێتن و سنتەرێکی وەرگرتنی بایەپسی بکرێتەوە و وەکو کارکردن وەکو عملیەکە زۆر ئاسانە لە ژێر سۆنار یاخود لە ژێر سیتیسکان دەتوانی لەو گرەیە پارچەیەکی وەربگریت و بێ ئەوەی نەخۆشیەکە عملیات بکەیت بەڵێ مامۆگرافی بۆ نەخۆشیەکانی با بڵێن شێرپەنجەی مەمک بەڵام بۆ شێرپەنجەکانی دیکە ئایا هیچ جیهاز یان خۆ با بڵێن بابەتی پشکنینی زیاتر پێویستە بۆ سۆران بکرێت نەخێر ئێستا ئەوانەی کە هەیە هەمویان هەیە ینی سیتیسکان هەیە MRI هەیە نازوری قۆڵۆن هەیە نازوری مەعیدە ئەوان هەیە ئەوانەش ئەگەر هەر گرەیەک هەر شتێکە بێ هەم دەتوان ئەگەر گرەیەکان بچووک بن زۆر جا لە ڕێگای نازورەکەوە گرەیەکەی دەبڕن لە هەمان کاتی دێنێرن لە بۆ فاسی شانەی بەڵێ تا چەند ئەو پشکنینانە و نازۆر و بابەتانە لە نەخۆشخانەکانی با بڵێن حکومی ئەکرێتن
بێ ئەوەی کەم لە نمونە مەسارفەک یان پارەیەکی زۆر خەرج بکەیت لە با بڵێن نوێرنگە تایبەتەکە. بەڵێ ئێستا کە لە زۆربەی هەرە زۆر نەخۆشخانەکان ئەو شتانە بەردەستن هەرچەندە لە نەخۆشخانە حکومەکانیش بە پارەیە بەڵام پارەکەی بە بەراورد لەگەر بازار زۆر کەمترە ئەوە یەک دوو ئێستا لەبەر ئەوەی لەبەر بوونی ژمارەیەکی زۆر لە نۆڕینگە و لە نەخۆشخانە و ئەوانە کە لە زۆربە هەیە ئێستا وەکو برەی منافەسەیەک پەیدا بووە لە نرخەکانیان ئەن نرخەکانیان ئەوەندە گران نییە کە هەموو کەڵک نەیتوانێت بیکە مەثەلەن ئەگەرە تو وەری لەوانەیە پێش چەند ساڵێک لەوانەیە بە ملیۆنێک بە 600 لەوانەیە سیسکانێکیانە بۆ دەکرێت ئیمارایشیان دەکرد بەڵام ئێستا لەوانەیە لە 35,000 هەیە ئەم بینیمە تاوەکو دەگاتە 120,000 یعنی بە بەراورد بە پێشان ئێستا زۆر کەمتر بۆتەوە لەبەر ئەوەی زۆربەی خەڵک لەوانەیە ئیمکانێتی ئەوەی هەبێ ئەو ئەزمایشانە بکە. ئێمە هەمیشە هەم لە بۆ بەرنمەیە هەم لە با بڵێن لە سرکی خۆمان لە ئیشی خۆمان باسی ئەومان کردیە کە خۆپاراستن زۆر باشترە لەوەی کە تۆ چارەسەری وەربگری کەواتە من پێم خۆشەکە لێرە ڕێنەمایەک پێشکەشی هاوڵاتیان بکەی بۆەوەی کە ڕێگاکانی خۆپاراستن چین بۆ ئەوەی کە ئێمە تووشی با بڵێن شێرپەنجە نەبێت. بەڵێ شێرپەنجە لەبۆ ئەوەی کە پێویستە لە سەرەتای تەمەن با بڵێن بابەتی خۆپاراستن لەو نەخۆشی ئەنجام بدرێت هەتا با بڵێن شێرپەنجە نەخۆشیەکە ناتوانرێت بتوانرێت مەثەلەن ڕێگەی خۆپاراستن نەمێنێ بەڵام دەتوانرێت هەوڵ بدرێت تا ڕادەیەک حتیش لە بۆ دابدرێت و کەم بکرێتەوە مەثەلەن دەتوانی لە ڕێگەی وشاری تەندروستیەوە ئەنی ئامۆژگاری خەڵک بکەیت دوورکەوتنەوە لە مای دوورکەوتنەوە لە جگەرەی چێشان دوورکەوتنەوە لە قەڵەوی وەرزش بکەن زۆر قەلق و ناڕەحەت نەبن نەترسێن هەر وەختێکی هەستیان کرد هەر گرفتێکیان هەیە بابین لە هیچیش خراپ نەکەنەوە بابن هەرێکە بە پێی پێویست بە پێی پسپۆریەکانیان ڕوو لە دکتۆرەکانیان بکەن بۆ ئەوەی دڵنیایی خۆیان وەربن کەشتی خراپیان نییە ئەوە زۆر گرنگە کە هەوڵ بدرێت مەحاوەلەش بکرێتن لایەنە پەیوەندیدارەکان بایەق بە پاراستنی ژینگە بدەن لە هەموو ڕوویەکەوە بۆ ژینگەیەشی تەندروستمانە بێ هەم بۆ ئەو هەواکە و هەم بۆ ئەو نەخۆشە هەم بۆ ئەو خەڵکی کەتیداش. بەڵێ بەداخەوە زۆربەی ئەو کەسانەی کە تووشی نەخۆشیەکانی مەترسیدارە بن بە تایبەتی نەخۆشیەکانی شێرپەنجە با بڵێن تووشی حالەتێکی دەرونی نایاساییە بنەوە چیت هەیە بۆ ئەو کەسانە؟ ئەمن دڵنیایان دەکەمەوە ئەو کەسانێک کە ئەگەر هەر گرفتێکیان کە زوو بێنە لای سپۆری تایبەتمەندی خۆیان لەوانەیە هەر هەموو کارێکیان بۆ دەکرێت پێویست کە بە نەشتەرگەریان بۆ دەکرێت دوایە گەڕانەوەی ئەنجامی ئەو شانەزانی کە بۆیان کراوە ئەگەر پێویست کە بە چارەسەری دەرمانی کیمیاوی بۆیان دەکرێت هەیەنە پێویستی بە چارەسەری تیشکەیە هەیەنە پێویست بە چارەسەری هۆرمۆنی و بەرگری هەیە من دڵنیاتان دەکەمەوە خەڵکانی وا هەیە کە زوو هاتوتە لای ئێمە و یعنی زیاتر لە 15-20 ساڵە بۆبوون شێرپەنجەی مەمچیە بە مەمچی بڕاوەتەوە بن باڵی خاوێن کراوەتەوە عیلاجی وەرگرتەوە ئێستا هەر هەستیش پێ ناکەی و دەیانیوە لە سۆران کە نەشگەرین بۆ کردوون ماوە سەرم لێ دەدەن هیچ گرفتێکیان نییە یاخود ئەوانەیە کە شێرپەنجەی قۆڵۆنیان هەبووە تا ئێستا چەند نەخۆشەکەی ماوەمە بە دەردەکەونەوە وازانم گرفتێکیانێ بەڵام کاتێک کە دێن بۆ دوواسینی نەخۆشەکەیان کە تەماشایان دەکەی ینی سوپاسگوزاری بۆ خوددا هیچ گرفتێکیان نیە ئێستا کەواتە هەواڵێکی خۆشکەرە بۆ هەموو هاوڵاتیان بۆ وانەی کە خوا نەخواستە تووشی ئەو حالەتانە ئابن یاخود با بڵێن گرەیەکی شێرپەنجەیان هەیە ئەوجا لەمە بکیان یاخود با بڵێن حالەتی شێرپەنجەیان هەیە لە جەستیان با بڵێن پشکنینەکان هەنە پزیشکی پسپۆڕ هەیە لە سۆران و ئەتوانن بە زووترین کات چارەسەری خۆیان وەربگرن و هەنگاوەکانی چارەسەری ببنە پێش و هەروەها لایانی دەبرین خۆشیان با بڵێن ئارام بکەنەوە. دکتۆر ئەوانەی تووشی شێرپەنجە ئەبن لە نمونە با بڵێن حالەتە کەشیان مەترسیدارە ئایا لە سۆران چارەسەریان ئەکرێتن یان خۆت ئەنێرن نەشارەکانی دیکە ئەو نەخۆشانە ئەوە دەوەسێتە سەر قەنەعەتی نەخۆش ئەگەر نەخۆشیە قەنەعەتی بەو پزیشکە هەبێ کە چارەسەری دەکات لێرە بڵێ وەکو پێم وتی دەتوانرێت ئەو شێرپەنجەی مەم کە توانێت مەمکی ببڕێتەوە یاخود لایەکی مەمکی بە پێویست ئەنی شەرنی هەمووی ببڕێتەوە جاری وهەیە خانە شێرپەنجەکان لە چێە لە هەر چاردەورەی لە هەر لایەکی 5 سانتیمەتر وەردەگیرێتن خاوێن دەکرێتەوە لەگەر بنباڵی ئەو وەختە دەنێردرێت لە بۆ عیلاجی کیمیاوی ئێمە لێرە لە سۆران چارەسەرکردنی کیمیاییمان نییە هەرچەندە زۆر جار دکتۆر داهات نێرە دکتۆری شێرپەنجەیی بەڵام ئەوانە نیان دەتوان هیچ بکەن چکە هەندێک
تەسهیلات هەبوو هەندێک ئاسانکاری هەبوو ئەو وەختە نەبوو لەوانەیە ئەوەش لە ماوەیەکی کەمتر بتوانرێ ئەوانە بکرێتن چکە ئەگەر دکتۆرەکە هەبوو دەرمانەکانی توان لێرە بەکاربێ یاخود جاری وا هەیە مەثلا ئەوانەیە کە پێویستیانە بۆی بە تیشک پاشنەشتەرگەری ئەو خانانەی ماوان بسووتێنرێن ئەوە لە سۆران نییە دەوێ بستنە هەولێر لە هەولێرش یەک سنتەر هەیە لە سلێمانیش یەک سنتەر هەیە یعنی زۆر جار نەخۆشەکان مانیان دەبێت کە جیهازەکە لە کار مشتێک دەبی ئیتر ئەو گرفتە دروست دەبێت ئەگەر بێت سنتەرێکە بێ ناکرێت ئەگەر لە سۆرانیش ئەوە بکرێتن شتەکە زۆر ئاساییە و دەتوانرێت بکرێت ینی ئەو کەسانە ئیلا ئەگەر یەکێک بەخۆی بەڵام خەڵکی ئێمە نازانم هۆکارەکەی زۆرێک لە ناقەناعەتی لەبەوە دروست بووە زۆر جارم بە دکتۆرەکانی نەک سۆران بە هەولێر و بە عێراقش ڕازێنینە دەستنە وڵاتەکانی دەور و پشت لەوێ خۆیان چارەسەر دەکەن هۆکارەکەی چیە ئەوە دەوەستێتە سەر نەخۆشەکە و بڕوایی نەخۆشەکە بڕوای بە بابڵێن کوردستان و دکتۆرەکان و بابڵێن پزیشکەکانی بابڵێن کوردستان نییە و سەردانی دەوروبەرەکە خۆی وەحەز دەکا ئەژینە باوەڕ بکە ئێمە لە دەرەوەش بینیمانانی ئەو خزمەتگوزاری و ئەو ئیشوکارانەی کە لێرە لە هەرێمی کوردستان کە دکتۆرەکانی خۆمان ئەنجامی دەدەن زۆر باشتر لەوەی ئەو لەوانەیە کە دەیسە وڵاتەکانی دەوراپژ بسیتە لای دکتۆرێک ئەوەندە شارەزان نەبێ ئەوەندە ناوبانگی نەبێ بەڵام هەرخەکە وا هاتووە وازان هەر ئەگە بستنە شوێنێکی دوور ئەوە دەرمانیانەوە بەڵام لە دوایەکەش هەر دەگەڕێنەوە ئێرە چونکە ئەوەش مەساریف و خەرجی تایبەتی خۆی هەیە بەڵێ کەواتەوە وەکو پزیشکێکی پسپۆر تا ڕادەیەکی باش تۆ ئەم بابڵێن پێداویستی و بابڵێن کەرەستەی پزیشکێکی ئێستاکە بەردەستە بۆ پشکنینی بابڵێن شێرپەنجە بە باشەزانی لە کوردستان لە کوردستان بەڵێ لە ئێستا سنتەری زۆر باشەیە لە شارەکانی کوردستان لە هەولێر دهۆک سلێمانی ئەوە یەک دوو ئێستا لەبەر ئەوەش هەندێک نەخۆشخانەی تایبەتەنە ئەوانە تۆ هەر شتێکت بوێ دەتوانی لە هەر شتێک هەر ئالەتێکت بوێ هەر دەرمانەیە دەتوانی بیهێنیت و ئیتر هەم لە بۆ نەخۆشەکەش باشە هەم شتێکی نەفسیشە بەڵام دەبێت لەگەر ئەوەش یعنی حکومەتیش هانی خەڵک بدا ڕێگا بە هەموو کەسێک نەدەمەسن ئەوانەیە کە دەسن لە بۆ دەرەوە ئیلا ئەو شتانە هەندێک شتێک کە لێرە چارەسەر ناکرێت دەبێت لێژنەیەکی پزیشکی بۆیان دیاری بکرێت بەڵێ ئەو شتە لێرە چارەسەر ناکرێت بستنێوان دەرچکە لە هەموو دنیادا شتی وا هەیە خەڵک دائمە وڵاتەکەی خۆی پێخۆشترە دەبێت یعنی پاڵپشتی وڵاتەکەی خۆی بکە پاڵپشتی ینی دکتۆرەکانی خۆی بکە هەموو کارمەندەکانی خۆی بکە بۆ ئەوەی خەڵک ینی ئەو گومانیان لەلا بڕەوتووە کە لێرە ینی خزمەتی پێویست ناکرێت دکتۆر ئەگەر بگەڕێنەوە باڵێن قەدیمەکان ڕەنگە پێش 50 ساڵ پێش ئێستا تا ئێستاکە باڵێن ڕێژەی شێرپەنجە ڕووی لە زیاد بوونە بەڕێز هۆکارەکەی بۆ چیە گەڕێنەوە زۆر باسمان کرد لە هۆکارەکان پێشتریش باسمان کرد یەکەمیان ئەو وەختەی خەڵک ژیاوە لەوانەیە بەو جۆرەی کە مەسەلەن پیسبوونی ژینگە نەبووە ئەو خواردنی لە قوتو نەبووە خەڵک هەمووی زیاترشتی ئۆرگانیکیان خواردیە مەسەن لە شارەکان لە لادێ شتەکان شتی ئۆرگانیکی بووە ئیشیان کردیە هەمویان یعنی کارگەر بووینە کارمە ئەوی بوونانی مادیبوونێکیان پێوە دیار بە ئەگەر نەکەرەوە بۆ نەخۆشیەکانی پێشتر کەم بوو مەسەن نەخۆشیەکانی شەکرەیە نەخۆشیەکانی دڵە لەبەرچی لەبەرەوەی جوولە هەبووە بەڵام ئێستا گرفتەکە لەوەیە خەڵکێکی زۆر کە لی دەپرسیتەوەڵا زۆر باشم هەردە خۆم و نووسیمە ئەوەی لە شتە هەرە خراپەکانە دوو ئێستا ئەگەر تو تەماشای بکەن لەبەر هەندێک زار تەکنۆلۆژیا زەرری هەیە یەک لەوانە مەفێستە لەبەرەوە ئینتەرنێت و لەبەر ئەو هەموو وەسائلانەی کە هەیە خەڵکێکی زۆر لەوانەیە بە چەندان سەعات دادەنیشی بەبێ ئەوەی بجوولێتەوە و هەر خەریکی سەر خەریکی سۆشیال میدیا و ئینتەرنێت و کۆمپیوتەر نەجوولانەوەیەک دروست بووە ئەو نەجوولانەوەیە ئەوە یەکەم دووەم ئاگاداربوون لە هەموو ئەخباری دنیاە پێشان خەڵک ئەگەر شڕ رادیۆیەکی باگەن ئاگای لە هیچ نەبوو ئێستا لە هەموو کونجێکی دنیا ئەگە هەر شتێک بقەمێت و ئاگال لێیە تۆ بتەوێ و نەتەوێ بە ینی بە هەندێک زار ئەوانە نێگەتیڤانە بە ئەرێنیانە هەست دەکاتە سەر مرۆڤ و وای لە دەکاتن دووچاری ئەوەی دەکات بێزگە لەو خواردن شتانێش کە ئێستا خەڵک دەیخۆن ئەو فاستفود و ئەو شتانە وەکو مۆدەیەکی دی هاتووە خەڵک پێوە گرتووانە هۆکارن بەڵام پێش 50 ساڵ ئەو شتانە هیچی نەبووە خەڵک لە ژینگەیەکی خاوێن تەندروست وەرزش ئیشکردن ژیاوە ئەو شتانە کەمتر بووە دەستخۆش بێ دکتۆر کەواتە باڵێن هۆکارەکانی باڵێن شێرپەنجە هەروەک باسمان لێوە کرد خواردن باڵێن خواردنی تەندروست ڕێگرێ لە باڵێن توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە هەروەها وەرزشکردن زۆر زۆر هۆکارە بەوەی کە تۆ جەسەیەکی تەندروستت هەبێ دووربوون لە جگارەکێشان هەروەک دکتۆر باسی لێوە کرد دووربوون لە مادە کۆهۆلیەکان و چەندین بابەتی دیکە کە بە درێژایی ئەو بەرنامەیە باسی لێوە کرا دکتۆر پێم خۆشاگە لە کۆتایی بەرنامە باڵێن بابەتێکت هەبێتن یاخود باڵێن شتێک هەبی کە من باسم لێوە نەکردبێت پێشکەشی سەران بکەین هەست دەکەم ئەوە بە جۆگرەکانمان ڕابگەێنین
ئەنی ئەو ئافرەتانەی وەکو چۆن لە هەموو وڵاتانی دنیا وەکو شتێکی ئیزباری هاتووە هەر ئافرەتێک لە سەر و 45 ساڵی بێ دەبێ ماوە مەمۆگرافی بۆ دەکەن جا بۆی دانمەچە 6 مانگە ساڵێکە مەمۆگرافی بکرێت بۆ ئەوەی ئەگەر هەر شتێکە بێ بتوانن زوو چارەسەری بکەن بۆیە دەبینین لە وڵاتانی پێشکەوتوو ئێستا و شێرپەنجانە وردە بەرەو کەمبوون دەچن چونکە لەبەر زووتر دەنشان دەکرێن ئەگەر وڵاتێکی وەکو ژاپۆن وەرگرین ژاپۆن بە حکمی ئەوەی کە لە ساڵی جەنگی جیهانی دووەم کە ئەو بۆمبای ئەتۆمی بەکارە لە نێرە لە ناکازاکە و هیرۆشیما لە دوای ئەوە تێبینیان کرد خەڵکێکی زۆر تووشی شێرپەنجەی سوورێنچک و شێرپەنجەی گەردەوڕی خۆڵە دەبن ئێستا کە لەوێن دەر وەکو شتێکی ئیزباری هاتووە هەموو 6 مانگ جارێک ساڵێک جارێک نەخۆشیت هەبێ و نەبێ دەبێت نازووری قۆڵۆن و نازووری گەدە و نازووری دوازدەگرێ و ئەوانە بکەیت بۆیش وڵاتی یابانیەکی کە لە وڵاتانەی کە پێشکەوتووترین جیهازی نازوریان هەیە چکۆ سۆر بایەقی پێدەدەن بۆ ئەوەی ئەگەر هەر گرفتێکە زوو چارەسەر بکرێت بزانە ئەگەر وەری بگریت لە ساڵی 45 و هەتا ئێستا ساڵانێکی زۆرە بەڵام لەگەڵ ئەوەتا ئێستاش تەسیری لەسەر ئەوەی مایە چکە ئەو شتە نەوەویانە تەسیریان لە جیناتی ئینسان کردە لەوێ جا بۆیە پێویستە ماوە هەموو مرۆڤێک ئەگەر هیچی نەبێ بابێتن ئەزمایشتە بۆی بخۆی بکە دڵنیابی لە تەندروستی خۆی بۆ ئەوەیەکە هەشتێک شەبێ زوو دەستنیشان بکرێ و زوو چارەسەری پێویستی لە بۆ بکرێت بەڵێ دەست خۆش بێت دکتۆر کەواتە یەکێک لە گرنگترین بابەتەکان چاودێری و با بڵێن پشکنینەکانی تایبەتیە بە تایبەتی لە سەروی 45 ساڵە بەڵێ بۆ هاوڵاتیان بکرێت زۆر سپاس دکتۆر من زۆر بەڕاستی استفادەم لە دانیشتنی بەڕێزت کرد و ئینشاءالله هاوڵاتیانی خۆشەویستیش با بڵێن هوشیاری لە قسەکانی بەڕێزت وەربگرن و ئینشاءالله بتوانن ڕوبەڕووی هەر حالەتێکی مەترسیدار بنەوە لە جەستەیان با ڕاوێشکردن و هەروەها چاودێری پزیشکان زۆر بەخێراتن دەکەین زۆر خۆشحاڵ بن کە ئەمڕۆکە لەگەڵمان بووین و ئیشاءالله بتوانین لە بەرنامەکانی داهاتوش لە کاتت بگرین و بتوانین وشیاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیانی ئازیز بکەین بیسەرە خۆشەویستان دەگەینە کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆمان زۆر سپاسی دکتۆر فازڵەکەین کە ئەمڕۆکە لەگەڵمان بوون ماندوو بووی زۆر سپاس بەخێر بێ بۆ بەرنامەکەمان و ئازیزان و خۆشەویستان بەخوای گەورەتان ئەسپێرم و ئینشاءالله کە ژیانێکی تەندروستان هەبێت زۆر سپاس